بێلەران و بیسەرانی عزیز لە تەوەری یەکەمی ئەمڕۆواندا باس لە ئەزمموی شێوەکارێک دەکەین، شێوەکارێکی گەنج کە توانیوێتی بەشداری بکات لە چەندین پێشەنگای نێودەوڵەتی و بتوانێت ئەو بابەتانی کارکێشاوێتی ئەو هونەرێکەیەتی بیگوازێتەوە بەشداری چەندین پێشبڕکێ و چەندین پێشەنگای نێودەوڵەتی پێ بکات. ئەویش بەڕێز ئاریان لەتیفە شێوەکار کە ئەمڕۆ لە ستۆدیۆ لەگەڵمانە و ئامادەی هەیە. کاگاریان بەخێر بێت. سپاس. بەخێر بێت. زۆر سپاس. دەستان خۆش. زۆر سپاس. گەر خۆت بناسێنی سەرەتا کەمێک باس لەو ئەزمونە بکەی. من شێوەکار ئاریان لەتیف لە ساڵی 2014 دەستم بەکاری هونەری کرد و پێم وابێ نزیکەوە 10 ساڵە وەسە 2024 و نزیکی 10 ساڵە من لەو بارەیە کار ئەەکەم و ئەتوانم بڵێم لەم 10 ساڵەیە بەشداری چەندین پێشانگای نێودەوڵەتیم کردووە و 20 پێشانگای ناوخۆی عێراق، هاوبەشی ناوخۆی عێراق و چەندین فستیڤاڵی نێودەوڵەتیش لە دەروی وڵات. باشە کاگاریان، ئەزمموی خۆت ینی لە پێش ئەوەی کە دەست پێ بکەیت و وردە دەبچێتە نێو پێشانگا و تابلۆکان بکێشیت لە منداڵی خۆت پێم وابێت حەزە لێبوو بێت خۆت بەشێکی کە تاوا کردو لە زانکۆیە وانە؟ بەڵێ بێگومان بۆ ئەوی دەست بە هەر شتێک بکەین، هەر خولیای حەز و خولیای بکەین بێگومان ئەبێ هەر باگراوندێکمان هەبێ وەکو حەزەکە ئەینا وەکو سکیڵ و وەکو بەهرەمەندی لەو بارەیان مەرج نییە. هەموو کەسێک ئەتوانێت بەپێی کات هەوڵی بۆ بە و بەپێی کات پێی ئەگا بە بێگومان. بەڵام وەکو ئەوەی کە ئەو بەشەم تەواو کردوێ نەخێر هیچ ئەو بەشەم تەواو نەکردو، من بەشێکی پزیشکیم تەواو کردووە، بەڵام هونەرەکە ئەوەیە کە جیاوازە لە پیشەکەم ئەوەیە کە لە ناخمە هەیە ئەوەیە کە لە ناوەوەی من. ئەمە زۆر گرنگە. مەسەلەن تۆ ئەو خولیا و حەزێک کە هەتە هەر وازی لێ نێنی با مەسەلەن لە بەشێکی دیکە زانکۆ تاواوکەی خوێندنە تەواو کردەوەی کە هەتە کە لە مێشکتە هەر پێی بگەیت شتێکی زۆر جوانەوە. بێگومان ئینسان زۆر ئەوەی ئەوە ژیانی ئەتوانێت ئەو شتانە بەکاربێنێ بۆ خۆشکردنی ژیانی، واتە هەر ئیشکردن و ماڵەوە خەوتن نەبێ. مەلەلێک لە ژیان دروست ئەگا هەر ئیشکردن ماڵەوە خەوتن هیچ یعنی هیچ شتێکی وانە بێ. لەوەرە بێشت ئێمە شتێکی ترمان هەبێ، بەهرەیەکی ترمان هەبێ، خۆمان خەریکین بە شتێکی ترەوە بۆ ئەوی ژیانمانی پێ خۆشترکەین، بۆی بێزار نەبین لەم ژیانە کە ئاباویە بەڕاستی کە بە تایبەت لە کوردستانی خۆمانە بەبوونی ئەم زروفە نەک بە تایبەت بە تەنهاش لە کوردستان لەم خۆرهەڵاتی ناوەڕاست و بەبوونی ئەم کێشە سیاسی و بە تایبەتتر لە کوردستانی خۆمان بەبوونی بێموچەی و ئەو حاڵەتانەوە بەڕاستی تۆ پێویستە ژیانی خۆت خۆشتر بە تایبەتی شتێکی هونەریش بێ، ینی بابەتێکی هونەریش بێ جوانترە بێت. بێگومان. کاگاریان کەواتە ئێستا بابەتی پیشەکە جیا و هونەرەکەش جیایە. باشە چۆن کەسێک یان شێوەکارێک بتوانێت سەرڕاوی کە کاری هونەر نییە ناتوانێت هونەر بکا بە کارێک بۆ ژیانی بتوانێت پەرەی پێ بدانی ڕەنگە ئێوە بۆ قۆناغات تێپەڕی بن و بتانەوێت ئەمە بگەێنن بە کەسانێکی ترکە حەزیان خولیایەکیان بۆ هونەر هەیە. ئێمە ئەتوانین بڵێن نەک تەنها هونەر، هەر کەسێک بیەوێ هەر بوارێک لە بوارەکانی ژیانتیایە سەرکەوتوو بێ مەرج نییە کە ئەو بواری دەست پێ کرد واز لە هەرچی شتی ترە بیێنێ، ئەتوانێت بیگونجێنێ لەگەڵ کاری ترا. بۆ ئەگەر کەسێکت لە قۆناغێکی مەکتەبایە مەرج نیە تر واز لە مەکتەب بێنێ و دایک و باوکەکەش بڵێن ئیتر مادەم خەریکی ئەم پرۆسەیە ئەم حەز و دەورە و ئەم ڕسمەیە ئیتر تاو مەکتەبەکەی ئێمارەکان نەخێر، ئەتوانێت هەردووکیان بگونجێنێ و منجی بەڕاستی هەردووکانم گونجاندوە لە ماوەی ئەم 10 ساڵەیە و ئەو گونجاندنەوە ئەکا کە وەکو باسمان کرد ژیانە خۆشتر بکات، جوانتری بکە و ئێمەش دەتوانین بڵین چەند تێبینیەک چەند سەرنجێک بۆ کەسانی کە ئەیانەوێ ئێحتیمام بە بەشێک لە بەشەکانی ژیانیان بدەن جگەل لە شتە سەرەکیەکانیان سەری ئامانجەکەیان بکەن و هیچ شتە ساردیان نەکاتەوە و هەڵەکانی خۆیان ببین و ئیسفادەی لێ بکەن. هەڵبەت کۆمەڵی وێنەشی کێشاوت ئاوکارانمانە گەراوکار بن لە ئەسنای گفتوگۆکانمانە وێنەکانی شە بڕۆن شتێکی جوانە بێت. کاک ئاریان بەڕێستان لە چەندین فستیڤاڵی نێودەوڵەتیدا بەشداریتان کردووە، با سەرەتا لە وڵاتی خۆمانەوە دەست پێ بکەین لێرە چۆنیە، دواتری لەسەر ئەو وڵاتانی کەش جیاوازیەکان باسەکەین و ئیحتیمامی وڵاتان بە هەر بابەتێکی هونەری بە هەر توانایەکی گەنجان لێرە چۆنیە چۆن توانیت تۆ بەشداری بکەین؟ بەنسبەت خۆمەوەک لە ناوخۆی عێراق لە 20 پێشەنگای هاوبەش بەشداریم کردو لە ماوەی ئەم 10 ساڵەیە
ئەم بیست پێشانگایە تاوان لەگەڵ کۆمەڵێک هونەرمەندەکانی ترە وەک بەتایبەت ئەم چەند ساڵی ئەخیرە هەموو ئەو پێشانگە ئازبەرزانی کە هونەرمەندە بە ئەزمونونەکان لە کوردستان و لە عێراق بەشدار بوون من توانیم وەتیایە بەشدار بووم بە خۆشحاڵیەوە بەڕاستی ئەوەش ئەزمونێکی جوان و خۆشە بەڕاستی کە گەنجێک بتوانێت لەگەڵ کۆمەڵێک هونەرمەندی بە ئەزمون و بەتەمەنا بتوانێت بەشدار بێت لە پێشانگاکانە و ئەتوانین بۆ نمونە من ئیسفادە لە ئەزمونی ئەوان بکەم ئەوان ئیسفادە لە تاقی من بکەن و توانای من بکەن ئیسفادەکە دوو لایەنەوە بەشداریکردن لە پێشانگاکانە بەڕاستی ئەبێ ئاستێکت هەر هەبێ بۆی کە بەشداری پێشانگانە دەوڵەتەکان بکەیت نەک نێودەوڵەتەکان ناوخۆیەکان جارێ جانابێت باست کرد بێگومان ئەبێ ئاستێکت هەبێ و پێشانگەکانیش دابەشە بن بەسەر چەند ئاستێکە ئەگەر کەسێک سەرەتا بێوێ هەر وەکو هاندانێک بۆی کە بتوانێت تابلۆکانی پیشان بە ئەتوانێت لەو پێشانگە ئاست نزمانەوە دەست پێ بکە لە ئاست نزمەکانە بەشداریەکە لەگەڵ هاو ئاستەکانی خۆیان و پاشان ئەگەر بەردەوام بوو وتوانێت توانای هونەری بەرز بکاتەوە ئەو کات ئەتوانێت لەگەڵ هونەرمەندە بە ئەزمونەکانیشە بەشدارەوێت باشە بابەتەکانی شێوەکاری بەڕێستان زیاتر لە چیا خۆی بینێتوانی هەندێک شێوەکارمان هەیە تەنها بابەتی سروشتیە یان هەندێکمان هەیە زیاتر لە بابەتی زەخرەفەوانە یان بەزەوەی کە منەی بینم هەستەکەم زیاتر بابەتی سروشتیە کامیانە هەڵبژاردیان کام لایەنەیانە گرتووە بەڵێ هەموو شێوەکارێک کە سەرەتا دەست ئەکاوەکاری هونەری ئەبێ هەموو ڕێبازەکانی هونەر تاقی بکاتەوە خۆی بدا لە هەموو ڕێبازەکان بزانێت خۆی لە چیا ئەبینێتەوە و بزانێت چێژ توانای هونەری لە چیا باشترە و حەز و خولیای زیاتر بۆ کامیان هەیە من لە سەرەتای دەست پێکردن بە هونەری شێوەکاری ئەتوانم بڵێم هەموو ڕێبازەکانم تاقیە کردەوە ئەمە گوستی لایڤ و پۆتریت و هەموو ئەبستراکت و هەموو ستایل و ڕێبازەکان بەڵام لە ئێستا و لە چەند ساڵی لەم چەند ساڵی کۆتاییە تەواو خوڵبوومەتەوە لە سروشتە و تابلۆکانی من نزیکن لە کاری ئینتباعەکانەوە ئینتباعەکان تەمان ڕێبازێک بوون لە ڕێبازی هونەر ئەو ڕێبازە بوون کە شوێن فڵچەکانیان زۆر بەوازحی دیار بوو و بە شێوازێکی خست ئیشیانە کرد ئەتوانم بڵێم تابلۆکانی من نزیکە لە کاری ئەوانەوە ژینگەی کوردستان هۆکارنەوە بێگومان ئەتوانین بڵێم ئیسفادەم لەوە کردەوە لە ژینگەی کوردستان کردەوە تابلۆکانم نیگارکێشێکی تایبەتی کاگەریان تۆپەی مۆجیب بیت یان زیاتر سێری بابەتەکانی بکەین بەڵێ بێگومان من لە سەرەتاوە هەوڵمیاوە ئیسفادە لە دوو مامۆستای خۆم بکەم لێرە بەڵێ لێرە و هەردووکیان تەبەن بەڕاستی تەئسیری هەردووکیانم لەسەرە یەکێک لەو مامۆستایانە کە لە سای 2014 دەستم بەکاری کرد مامۆستا ئەیوب ڕەوفە کە وەکو مامۆستایەک لەگەڵم بووە بەردەوام بۆ ئیسفادەم لێ کردووە و لەم چەند ساڵی کۆتاییشدا مامۆستا ڕەوف حەسەن کە ئەویش دەستێکی باڵای هەیە لە تەبیعەیە بەتایبەتی وەکو مامۆستا لەگەڵم بۆ گەیشتومەتە ئەم ئاستی ئێستا الحەمدولله سوپاس باز لە پێشانگانی دەوڵەتیەکان بکەین لەوێت چۆنی بەشداری کە چۆن ئەو دەرفەتە ڕەخسا طبعا من بەشداری 8 پێشانگای نێودەوڵەتیم کردووە دوانیان لە تورکیا دانێک لە لوبنانە دوانیان لە ئیتاڵیا و دانێکیان لە یۆنان طبعا هەر هونەرمەندێکی شێوەکار کە بەشداری پێشانگایك لە پێشانگای نێودەوڵەتیەکان ئەکەوێتە بەر زووم و چاوی کۆمەڵێک لە هونەرمەندانی وڵاتانی بیانی و ئەمە دەرفەت خۆزێتەوە بۆ ئەوی بتوانێت لە پێشانگای نێودەوڵەتیەکانی تریشا بەشدار بێت منیش یەکەم پێشانگەم لە تورکیا لە سای 2018 بەشداریکی لە پێشانگای لە پێشانگا نێودەوڵەتیەکان بوو لە ئەستەمبول ئەمە دەرفەتێک بوو سەرەتایەک بووی کە بناسرێن بە هونەرمەندە جیهانیەکان بچمە بەرچاوی کۆمەڵێک لە ڕێکخەرانی معڕەزە جیهانەکان لە دنیا باشە جیاوازی ئەو جۆرە پێشنگانە لە پێشنگانەوە خۆیەکان چییە و چی گرنگیەکی هەیە بۆ هونەرمەندێکان شێوەکارێک کە بتوانێت ئەم قۆناغانە تێبپەڕێنێ هەر بەرمونە باست کرد چەند وڵاتێکی جیاوازت بڕیوە بێگومانەمە ئەزمونێکی تر ئەبەخشێ بە بەڕێستان یان بە هونەرمەندێ بێگومان بەشداریکردن لە پێشنگانی دەوڵەتیەکان ئەتوانین بڵین کۆمەڵێک ئیسفادە و سوودی هەیە یەکێ لەوانە بەرکەوتنتە لەگەڵ کۆمەڵێک لە هونەرمەندانی تر و ناسینی هەمویانە ئەمەش ئەتوانین بە ڕێگایەکی تر بە شێوازێکی تر بڵین بەرکەوتنی تۆیە بە کۆمەڵێک کولتوری جیاواز بە تایبەت لەم دوو پێشانگایی ئەخیرماکە لە ئیتاڵیا بوو کۆمەڵێک هونەرمەندی تەواو کولتور جیاوازمان لەگەڵا بوو یعنی وڵاتە ڕۆژئاوایەکانمان لەگەڵا بوو خۆی پێشانگەکە لە وڵاتێکی ڕۆژئاوایی بوو هون ئەو پێشانگاکەی ئەخیریان باس بکەین لە شاری میلان بوو لە ئیتاڵیا کۆم هەرچی ئەو هونەرمەندانی لەگەڵمانە بوو هونەرمەندی شەرقی ئەوسەطی تیانە بوو و تەنها 8 وڵات لە وڵاتانە بەشدار بوو
وڵاتی یابان و رووسیا و ئەمریکای تیا بوو و سێ وڵاتی تریش ئەوروپا بوو و تاکە هونەرمەندی کوردیش کە من بمکەتەوە. سەرنجی ئەوان چی بوو؟ هیچ سەرنجێک ینی با بڵێن هەبوو کە تۆ سەرنجڕاکەش ببەلاتەوە؟ بەڵێ بێگومان ئێمە بەنسبەت تەواوان هەر پێشانگا و هەموو شێواز و ئوستوب و هینی خۆی هەیە بەتایبەت ئێمە زووم خەمە سەرمەی ئەخیریان ئەمەی میلانیان ئێمە زۆرتر زووم خراپەوە سەر توانای هونەری و ئێمە لەوێت تەنانەت کۆ ئەبووینەوە و قسەمانەکرد لەسەر ئەزمموی یەکتر و لەسەر ئەزمموی خۆمان وەک قسەمانەکرد لەسەر کاری یەکتر هەر کەسە و تێبینی چی هەیە بۆ ئەوەی کە ئیشەکەی بۆ نمونە هونەرمەندەکانی تر لەسەر من چ تێبینییان هەیە بۆی بەرەو باشتریکەم. ئەمە ئەتوانین بڵێن ئەمانە هەمووی سوود و ئیسفادەن کە تۆ بەشداریەکی لە پێشانگایەکی نێودەوڵەتی ئاستی هونەریت ئەگۆڕێ ئەگەر کەمترین ئاستیش بێ کەمترین ڕێژەش بێ. لێرە لەوانێ زۆر ئیحتیمامێکی وا نەدرێ بە ئەو تابلوێنانەی بە تایبەتی سروشت مەسەلەن لە ماڵانە هەڵواستیان کەسانێکە بێ خولیا و حەزیان لێبێت لە زۆر لە وڵاتانە کە خۆت لەوانێ بینیوێت بە نرخێکی زۆر گرانبەها مەسەن ئەو تابلویانە دەکڕن. ئەمە هۆکارەکەی بۆ چی دەگەڕێتەوە لەوێت چۆنی بوو لەسەر ئەو بابەتە؟ بەڵێ خۆی ئەتوانین بڵێنەوە ئەگەڕێتەوە بۆ قۆناغی پێشووتر ئێمە ئەگەر بمانەوەی تەبان ئەو خۆشویستنی هونەرە لەم وڵاتی ئێمە زۆر کەمە ئەگەر بمانەوە ئەوە بگۆڕین چەند جیلێکمانەوەی بگۆڕین چونکە لە شێوازی پەروەردەیەکەوەیە ئێمە تەنانەت لە قوتابخانەکانیش من بیرما دەرزی هونەر مامۆستای بیرکاری پڕێگردەوە مامۆستای فیزیا پڕێگردەوە ها یعنی بۆ نمونە ئێستر باگراوندێکی ناخۆش هەیە لە پشتی مامۆستای فیزیا و بیرکاریەوە ینی وا سێرەکرێن کە دەرزە خۆشەکانیان بردووە لە ڕاستیە ئەمانە هەمووی هۆکارن بۆ ئەوەی کە تۆ خۆشویستنی هونەر کەم کەیتەوە نەیهێڵی بەمەش تۆ جیلێک پەروەردەکەی هیچ گرنگ نییە بۆی تابلۆیەک ببینێ هی هونەرمەندێکی کورد بێ یاخود هونەرمەندێک بێ هیچ گرنگ نییە بۆی تەنها ئەو گرنگە کامە نرخی کەمتر بچێ ئەویان بکڕێ ئەمەش ئەگەرێتەوە بۆ خۆشویستنی هونەر و لە دەرەوە و لە بەتایبەت لە ڕۆژئاوا گرنگێکی زۆر دراوە بە هونەر و ئەتوانین بڵین هەر پێشانگایەکی هونەر کە ئەکرێتەوە بە ڕێژەیەکی زۆر تابلۆکان ئەفرۆشرێ و بە نرخێکی زۆر زۆر باشیش و ئەمەش ئەگەڕێتەوە بۆ طبعا ئەو خۆشویست ئەو پەروەردە جوانەی کە کراون لە ڕووی هونەرەوە ئەینا ئێمە بینە سەر پەروەردەی ئەوان لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕوویشتەوە تێبینێکی زۆر زۆرمان هەیە لەسەریان بەڵام وەکو مۆزوعی هونەر ئێمە باز ئەەکەین ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەو خاڵانە کە جیاوازی نێوان خۆشویستنی تابلو و هونەر لە بینی ئێمە وڵاتەکانی ترە. کاگاریان ئێمە ڕەنگە زۆر شێوەکارمان هەبێ بەڵام ینی هەندێکیان لە جی خۆیانە ئەمێنەوەیانەوە تا تابلۆکانیان هەر بۆ خۆیانە تا چەنە گرنگە هەندێک دەرفەت بۆ خۆیان بڕەخسێنن یعنی ئێستا کاتێک ئێوە بەشداریەکەن لە پێشەنگایەک لە میلان پێگومان ئێوە کو کوردێک بەشداریەکەن وەکو گەنجێکی کوردە ئەمەش بەخۆی دەستکەوتێکە هەم بۆ کورد هەم بۆ کوردستان کە گەنجەکانی ببینرن لە وڵاتانی ترەوە کە چی بەهرەوتوانایەکیان هەیە ئەوانیش هیچیان کەمتر نییە لە گەنجانی وڵاتانی تر. بێگومان من زۆر کات قسەیەکم کردووە پێویستە هونەرمەند قاڵب و هیچ قاڵب و سنوورێ بۆ خۆی دروست نەکە یاخود ئەتوانم بڵێم پێویستە ئەو لەو قاڵب بێتە دەرەوە کە خۆی بۆ خۆی کێشاوێتی یعنی هەوڵ با بچێتە دنیای دەرەوە ببینێ و بەرکەوتنی هەبێ لەگەڵ هونەرمەندەکانی دەرەوە هەوڵی ئەوە با کە تابلۆکانی پیشانی دەرەوەی وڵات بدا و مانەوەش لە سنوورێکە بۆ هەر هونەرمەندێک بەڕاستی چەند خاڵێک هەیەک لەو خاڵانە بەڕاستی توانین بڵین نەبینینی هەڵی خۆیانە ئەمە زۆر زۆر خەتەرە بەڕاستی دەک لە تەنها لە بواری شێوەکاریە هەر لە سیفەتی ئینسانیشا کە ئینسانی غەڵەتی خۆی نەبینی ناتوانێت غەڵەتەکان چاکات چونکە ئەو غەڵەتەکانیش بەڕاست دەبینێ لەبەرەوە ئەمە ئەتوانین بڵین لە بناغەوە غەڵەتەکە لە بناغەوە غەڵەت بیتەوە دیتر هیچ قسەیەک نامێنێ بۆ پەیوەندی چۆنە لەگەڵ شێوەکارەکانی ترا بە تایبەتی گەنجە کوردەکان لێرە تا چەندێک توانین تانە کۆنتاکت دروستکەن بە تایبەتی ئەو 20 پێشەنگا بوویان 8 پێشەنگا بوو کەوتت لە ناوخۆ بەشداریمان کردووە ئەو کۆنتاکتە هەیە کە بتوان کاری گەورە بکەن؟ کۆنتاکتمان زۆر زۆر باشە نۆکو خۆم کۆنتاکتم زۆر باشە لەگەڵ هەموو هونەرمەندەکان لێرە و بە بێگومان ئێمە چەند یعنی پێشەنگا ئەکەینەوە بەپێی کات و ئەسەر بەڕاستی سوۆشیال میدیا بۆتە هۆی ئەوەی کە تۆ یعنی کردنەوەی پێشەنگا لە دەر و لە ناو هۆڵەکانە هاتۆزە لاوااستر ببێ زۆر باقیێکی وای نەمێنێ چونکە ئێستا هەر کەسێک بۆ نمونە پەیجە کەشتێکی هەیە بەڕاستی تۆ ئەمە ئەبێتە گەلەریەک بۆ تۆ هەر کەسێک بیەوێ کە سێری کارەکانی ئاریان بکە ئاریان لەتیف بکە ئەنووسە ئاریان لەتیف و پێجەکەی بۆ ئەهێنە و جگە نەکی یەکار هەموو کارەکانی ئەبینە و ئەزمموی ئەبینە و تەنانەت ئەتوانین بڵین ئەو پێشەنگیانەش ئەبینە کە لە دەروی وڵات بەشداریان تیا کردووە کەواتە
بەس وەکو پەیوەندی بەڵێ پەیوەندێکی زۆر باشمان هەیە الحەمدولillah و هیچ کێشەنی چی بکرێ بۆی کە گەنجەکانی دیکەژەر بتوان لەو پێشانگانە دەوڵەتیانە بەشداری بکەن ینی ئەو ڕێگانە چی بوون کە مەسن ئەو هەلە بۆ تۆ ڕەخسا مەگەر زمان بزانی ڕەنگە بێگومان یەکەم هەنگاو ئەوەیە توانای هونەریت باش بێ توانای هونەریت باش نەبێ ناتوانانی و لەوانەیە تۆزێک بۆ تابلۆکانیان بۆ بنێری شۆنچۆنی ئەو نەخێر ئەبێ ئەزانین چۆنە ئەم پێشانگایانە بۆ منە کۆمەڵێک ڕێخەریان هەیە هەر پێشانگای و کۆمەڵێک ڕێخەری هەیە بۆ نمونە ئەم کە تۆ کۆمەڵێک ڕێخەریە کۆمەڵێک پێوەریان هەیە بۆ بەشداریکردن لە پێشانگایەکی نێودەوڵەتی کۆمەڵە پێوەرەکان ئەوان نایەن بۆ ئێعلانی کۆمەڵە پێوەرەکە بڵێ ئەم با پەیوەندیمان پێوە بکەن ئەو یەت ئەو هونەرمەندانی کە ئەیناسێت لە هەر ڕێباز و ستایلێک هونەرمەندێ بانگەکرێ سەبوونە لەو پێشانگایانەیە تەنها سروشت کە بانگەکرا من بووم لە بروی من تابلۆکانم طبیعی بوو طبیعیتر بانگ نەکرا بە هیچ شێوازێ مەگەر کەسێک طبیعی بکردایە بە ستایلێکی زۆر جیاوازتر لە من لە بروی پێشانگایەک بکەنەوە کە دەوڵەمەند بێ بە کۆمەڵێک ڕێبازی هونەری بە شێوازە هەر یەکە و بە شێوازێک ستایلێکی وێنەکێشانی هەبوو لەوەی کە بەشداری کردو پێشانگایانە بێگومان لە بەروی ئەوانیش ئەیانوێ پێشانگایەک هەر پێشانگایەکی ڕۆتینی نەبێ بیکەنەوە بڕۆ ئەیانوێ پێشانگایە بکەنەوە لە کۆمەڵێک وڵاتەوە و کۆمەڵێک ستایلی جیاواز بهێنن هیچ هەڵسەنگاندنێکە بوو بۆ ئەم وڵاتیان ئەم وێنەکێشم نیگارکێشە ینی وێنە و نیگارەکانی تایبەترن تۆزێک لە بواری هونەریە ئەویان زۆر قورسە سە بۆ نمونە لە هەر سری بەرنامەکانی جیهانی بکەین بەرنامەمان هەیە بۆ باشترین فیلم بەرنامەمان هەیە بۆ باشترین گۆرانی بێژ گۆرانی ساوت بەڵام لە مەوزوعی شێوەکاریە تۆزێک زەحمەتە لەبەرەوەی ڕێبازەکان جیاوازن و هەر ڕێبازە و بۆ نمونە هەر کەس لە ڕێبازێکا زۆر باشە لەوانێ سە بۆ من پۆترێتێ بکەم زۆر ئەو باشە نەبم بەڵام لە طبیعەکە ئاستێکی باشتر هەبێ وەکو ئەوانەی چواردەور پێم ئەڵەن نەک خۆم بیڵم لەبەر ئەوە بەڵێ قسەکەی یعنی ئەمانە هەمووی پێوەرن و بەو شێوازی کە باسمان کرد باش ئەوەی بەرکەوتنت هەبێ لەگەڵ پشێوکارەکانی دەرەوەی وڵاتە چی جیاوازیە گەبینی ئەوان هیچ باسێکیان لەوە کردووە کە ئەوان تاچانێک گرنگیان پێدرێیان خۆت دەرفەتەکان بۆیان کراوەتر بێوەک لە لای خۆمان یان ئەوەی کە گلەیەکرێت هەمیشە لە بوارە هونەرەکانە بەڵێ بەنسبەت تەمان وڵاتەکە ڕۆژ ئاوەکان ئێمە باس ئەەکەین چونکە ئەمانی تر نزیکن لە کولتوری خۆمانەوە ئەوێ جیاوازیەکی زۆرتری هەیە بەڕاستی کە تۆ لەوێ ئەڵی شێوەکارم ڕێزێکی زۆر تایبەتت هەیە چۆن لێرە بۆ نەکە یەکێک ئەڵێ من دکتۆرم وای لێ هاتووە لەوێش کە ئەڵی شێوەکارم چاوێکی درۆسێرەکری و ڕێزێکی زۆر تایبەتریان بۆ بەبێگومان بەڵێ چونکە تەنانەت ئەو هەر ناو مەتارەکەشیان فیۆمین چۆ لیۆناردۆ داڤنشی ناوەکەی ئەوەیە ئەین تەنانەت هونە بە ناوی داڤنشیەوە مەتارەکەشیان نامراوە و تەمان تاکە وڵاتێکە زۆرترین گەلەریتیایە و تەمان لیۆناردۆ داڤنشی خۆی یەکێک بۆ لەو وێنەکەشانی کە لە ئیتاڵیاەوە لە دایک بووە لە ئیتاڵیا ژیاوە کاگەریان ئەو پێوەرانشی بۆ لە تابلوێ کە نرخەکەی زۆر گرانە ئایا ئەو کەرستانەیەتی یان زۆر جار ستایلەکەیەتی یان هەند لەوێنە هەیە کەسانی تایبەت لی تێگەن نرخەکەشی زۆر گرانە ئەمە چۆنیە طبعاً ئێمە ئەتوانین جارێ پێش ئەوەیان باسی نرخەکەی پێن باسی مەرغوبی ئەەکەین کام ستایلی هونەریان زۆر مەرغوبە ئێمە گەربینە سەر مەرغوبیەکەی طبعاً هەموو تابلۆیەکی هونەری کە بە توانایەکی هونەری بکێشێ توانایەکی بەرزی هونەری بکێشێ مەرغوبە و کامیان ئەگەر هاتو هەمویان بە توانایەکی هونەری بەرز نەخشێنران کامیان مەرغوبترە ئەتوانین بڵین بۆ ئەم سەردەمی خۆمان ئەبستراکت ئەم شێوازەی کە هیچ شێوە و هیچ شتێکی یاسایشی نییە بۆ ئەوەی کە تۆ بڵێ من ئەوە بکەم بۆ نمونە تۆ لە دروستکردنی دەموچاوێکە ئەبێ بزبوو کەسەکە وابێ نابێت لوت لە شوێنێکی تراپی بێ لوت لە شوێنەکەی خۆیان بکەی بەس لە ئەبستراکتدا ئەم پێوەریان نییە ڕژان و تێکڕژانی کۆمەڵێک ڕەنگە ینی ئەم شێوازە تابلۆیە ئەتوانین بڵین یەکێکە لە مەڕووبترین تابلۆکان لە عالەمە و ئەو تابلۆیانەشی کە زۆر گرانن لە ڕووی نرخەوە تابلۆی ئەبستراکتن لای خۆبان هەستەکەی زیاتر شێوەکارەکان گرنگی بە کامیان ئەدرن کام ستایلان بەڕاستی هونەرمەندمان هەیە لە هەموو بوارەکانە وەکو یەک وایە ینی توانیمانە لە هەموو لایەنەکانە توانیمانە لە هەموو لایەنە ئەتوانین بڵین بۆ نمونە هونەرمەندی کاممان زۆرترە ینی یاخود بڵین ئەمە پێوەرێکە یاخود ئەم پرسیارە بۆ تاکی هونەرمەند خۆی بیکەین بۆ نەوەکو من
چ ڕێبازێکان زۆر لام گرنگە بێگومان هەموو ڕێبازەکان گرنگە بەس ئەوەی کە من حەزەکەم وەکو خۆم ئیشی تیا بکەم تا سروشتەکەیە بەڵێ خۆمی تێ ئەبینەوە هونەرمەندێکی تر بە پێچەوانەوە هونەرمەندێکی تر بە شێوازێکی تر ئەمانە ئەتوانین بڵین بەڵام وەکو ئەوەی کە هونەرمەندەکانی خۆمان وەکو پرسیارێکی جەنابەت بەڵێ هونەرمەندمان هەیە لە هەموو ڕێبازەکان و هونەرمەندی زۆر ئازباشیشمان هەیە سەبارەت بە سروش تۆ زیاتر لە کام وەرزە زیاتر حەزەکەی وێنەکان بکێشیت و ڕەنگەکان تێکەڵ بکەیت و کام وەرز بۆ تۆ تایبەتمەندی خۆی هەیە بۆ شاعیر هەمیشە پاییزە ئیتر نازانم بۆ شێوەکاری دوایە ئاستەکەمەر ئەوە بێت کە کۆمەڵی ڕەنگی لانێ تێدا بێت بێگومان خۆی ئەتوانین بڵین ئەکەوێتەوە سەر خودی هونەرمەندەکە لە وەرزێکا زۆری ئیشەکە بەس بەنسبەت منەوە من زیاتر حەسم لە بەهارە و ئەتوانین بڵین ئەمە وەرزی ژیانەوەیە وەرزی دووبارە زیندووبوونەوەیە ئیتر بەو شێوازیانی خۆم زیاتر چێر لەو وەزە ئەبین حەزم لە بەهارە وەرزەکان کەواتە دڵم تەنگی بە پاییزەکە خۆی ڕایە هەور و هەڵا و باران و ڕاستە بۆ وێنە کێشانی داێت کەمێ قورسێکی تێدا بێت چکە کۆمەڵی ڕنگ هەیە لە پاییزە ئەوەشە لانێ وەجود بەیانی لانێ کاتێکی زیاتری بێ لەوەی کە وێنەیەکی مەسەرەن سروشتی بەهار یاخود زستان بوون کێشی خۆی لە چاوی هونەرمەندە هەموو شتێک بە چاوێکی ئاسایی کەسێکی تر نابینێ بۆ من ئێمە کە سەیری شتێک ئەەکەین کۆمەڵێک ڕەنگی زۆر جیاوازە بینین لەو شتەیە لەوانە لە کەسێکی ئاسایی بڵێ ئەمە بۆ ئەم مێزە سپیە بەس نەخێر ینی کۆمەڵێک ڕنگ من ئێستا کە ئەبینم کۆمەڵێک ڕەنگی زۆر جیاوازە بینم تایە و ئەگەر ئەم مێزە دروستکەمەوە ئەو کۆمەڵ ڕەنگە بەکارهێنم و لە ئاخریشان مەلمەسی ئەو مێزەمانەیەات باش هەنێ ڕستمان بینی لەسەر شاشەکە کە خۆت لە ناو سروشتای تابلۆکان گەشتین جا نازانەوە تەنها بۆ وێنەکانیان ئەو تا خۆ سوود لەمە ئەبینی بچیتە ناو سروشتەوە و ڕاستە و خۆلەوە وێنەکان بەڵێ خۆی هونەرمەند ئەبێ طبعاً باسێکم کرد لە قسەکانی پێشووتر ماوتم ئەبێ هونەرمەند لەو سنوورە بێتە دەرەوە کە خۆی بۆ خۆی کێشاوێتی یەکێکیش لەو سنوورانە ئەوەیە کە تۆ لە ناو ماڵە نێیتە دەرەوە ئەوش سنوورە ینی سنوورێکە لە ژوورێکی تاریکە ڕسمێکم لە بەرچاو ئەو ڕسمە ئەکێشم ئەمەشیان خەلەلە تۆ ئەبێ بەرکەوتنت هەبێت لەگەڵ سروشتە و ئەو ڕنگانی کە تۆ لەسەر مۆبایلێکی بینی بەواقعی ببینی بێگومان تۆ شاخێکە بینی زۆر دوورە لێتەوە ئەمانە هەمووی لێرە ڕوویەکی سافە وایە دوورەی بینی بەس ڕوویەکی سافە بەس لەوێ بالفعل تۆ فەزا ئەبینی دووری تۆ ئەبینی لەگەڵ ئەو شاخەیە خۆ لەگەڵ ئەو دارەیە چونکە بەڕاستی دار کە نزیک بۆ ڕەنگێکە کە دوور بۆ ڕەنگێکی ترە ئەتر بەو شێوازە ئینشاءڵڵا هیچ پێشانگایەکی نێودەوڵەتی دیکە هەیە کە بەشدار بیت لە ئایندەدا بێگومان طبعاً بەڕاستی زۆر یعنی وەکو بەشداریکردن لە پێشانگە نێودەوڵەتیەکانە طبعاً ئەوانە ئەکەوێتەوە سەر بانگێژنامەکان کە بۆتیەت بەڵام لە دوای هاتنەوەم لە میلان طبعاً دوو پێشانگای ترم هەر بۆ بانگێشکردن بۆ ڕۆما دیسانەوە بەڵام لە ڕاستیە بە بۆنەی کۆمەڵێک ئیلتیزاماتی ترەوە نەمتوانی بڕۆم و ئیتر جارێ ئینشاءڵڵا بۆ داهاتوو ئینشاءڵڵا دەستەکانە خۆش بە کاگەریانەمە خۆشحاڵ بووین هیوای سەرکەوتنی بۆ خوازین کە شتێکت ما بێ لە کۆتاییە زۆر زۆر سوپاس دەستی ئێوە خۆش بێ و سوپاس بۆ ئێوە بۆ ئەم بەرنامە جوانە و بۆ ئەم بانگێشتە و خۆشحاڵ بووم زۆر خۆدەست خۆش بە زۆر سوپاس بۆ بەڕێز کاک ئاریان لەتیف شێوەکار سوپاسم تەرفەتە بێمە بەخشی